ڕۆژە خزمەتگوزاریەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوامیان هەیە. من ئێستا لە گەڕەکی جندیانم لێرە 12 کۆڵانیام گەڕەکە کاری قیرتاوکردنی بۆ دەکرێت. محەممەد فەتەحمان لەگەڵە کە ئەندازیاری کۆمپانیای مێرگەسۆر کە سەرپرشتیاریان پرۆژەیە زانیاری زیاترمان بۆ دەخاتە ڕوو. بەخێراتنیەوەی بەڕێزەکەین ئێمە وەکو کۆمپانیا مێرگەسۆر جێبەجەکاری دروستکردنی شەقامە ناوخۆیەکانی گەڕەکی جوندیان قۆناغی دووەم دوایەوە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆشی سۆران کاک هەڵگۆڕ شێخ نەجیب پرۆژەی دروستکردنی شەقامە ناوخۆیەکانی گەڕەکی جوندیان قۆناغی دووەم سپێردرا بە کۆمپانیاکەمان کۆمپانیا مێرگەسۆر. ئێمەش وەکو کۆمپانیا هەڵسان بە جێبەجێکردنی کارەکانی پرۆژەکە پێکات بوو لە قیرتاوکردنی نزیکەی 42,000 مەتر دووجای قێر، دروستکردنی مەجرا و مەنهۆڵ و ئینلێت و هەروەک دانانی کێربستۆن و دروستکردنی ئاوڕۆی سندوقی بۆ چەند شوێنێک کە پێویستە لەبەرەوەی شوێنەکان بەڕاستی ئاوەکی زۆری تێدا بوو لۆیە مەجرای سندوقیان لۆ داخل کرد بوو. هەروەها دوای ئەوەی کە قۆناغی یەکەممان قیرتاوکردنی بەشی یەکەم بوو دەست بەکاربوونەکەمان مانگی 12ی 2023 بوو هەستاین بە قیرتاوکردنی نزیکەی 30,000 مەتر دووجای قێر وان بۆ کەش هەستاین بە قیرتاوکردنی بەشی دووەمی کە ئەمیش تەقریبەن 13,000 مەتر دووجای قێرە بۆ بەشەکانی دیکەی شەقامەکان.